هێوارتان باش من عەبدوڵڵام لەگەڵ هاوکارانم ئەم مژارانەمان بۆ دیاسپۆرای ئەم جارە ئامادە کردووە. پارتەکانی ئەڵمانیا لە بانگەشەکانیاندا بۆ هەڵبژاردننی پەرلەمان کێبڕکیانە لەسەر توندبوون سەبارەت بە کۆچبەری. ئەم هەفتەیە گەنجێکی کۆچبەر بە چەقۆ هێرشی کردە سەر خەڵکی سڤیل و ئەمەش باسی کۆچبەرانی گەرمتر کرد. داتاکانیش دەری دەخەن کە ساڵی 2024 مافی مانەوە دراوەتە 7300 منداڵ کە دایکیانیان باوکیان پێشتر گەیشتوونەتە ئەڵمانیا. سەرەڕای هەوڵەکانی بەریتانیا بۆ ڕێگەگرتن لە پەڕینەوەی کۆچبەران لە نۆکەندی ئینگلیزەوە بۆ وڵاتە، بەڵام ئەم هەفتەیە 391 کۆچبەر بە 9 بەلەمی بچووک خۆیان گەیاندوێتە ئەوبەر. سبەی لە هەولێر پانێلێکی هاوبەشی بەریتانیا و کوردستان لەسەر ئەمە هەیە. ڕێکخەرانی کەمێکی دیکە ڕوونی دەکەنەوە کە بڕیارە باسی چی بکرێت. سوێد ئامادەکاری دەکات بۆ دەستکردن بە لێسەنەوەی وڵاتی نامە لەو کەسانەی وەک تاوانکار و مەترسیدار بەسەر ئاسایشی نیشتیمانی ئەو وڵاتە دەزاندرێن. کەمێکی دیکە پێتان دەڵم بڕیارەکە کێ دەگرێتەوە. هەواڵێکی خۆش لە بەلجیکاوە وەرزشکارێکی کورد بووە پاڵەوانی ئەوروپا لە یاری جیوجیتسو. فەرشادگردەکانە بەوە بەنێوبانگەکە هەمیشە لە یاریەکانی و سەرکەوتنەکانیدا ئاڵای کوردستان بەرز دەکاتەوە. ئەم شەو میوانمان دەبێ و لە زاری خۆی و دەیبیستیم کە چۆن ڕکابەرەکەی شکست داوە. لە ژاپۆنیش کە یاری جیوجیتسوی لێوە هاتووە و کوردێک لە ئەوروپا تێدا بۆتە پاڵەوان، کۆچبەرانی کورد بوونەتە جێی گەنگەشە. ڕۆژ بەڕۆژ دەنگیوانی کە پێیان وایە کۆچبەری کورد بە خراپ سوود لە سیستەمی کۆچبەری ژاپۆن وەردەگرن بەرزتر دەبێتەوە. وەکەشی راپۆرتەکە کە لە ساڵی 2004 لەسەر کورد لە ژاپۆن نووسراوە و حکوومەتی ئەو وڵاتە و کات نەیهێشتە نێوەڕۆکەکەی ئاشکرا بکرێت. لە دیاسپۆراوە دەزانن راپۆرتەکە چی تێدایە. اینجا باسی ئۆفەرێکی حکوومەتی ئەڵمانیا دەکەین کە بۆ کۆچبەرانی سووری و خەڵکی ڕۆژاوای کوردستان لە ئەڵمانیا کردوویەتی و بەرامبەر بڕێک پارە دەیەوێت بگەڕنەوە وڵاتی خۆیان. لەگەڵ ژمارەیەک میوان لە ستۆدیۆ باسی ڕای دیاسپۆرای کوردی ڕۆژاوا لە ئەڵمانیا لەسەر ئایندەوە بەشەی کوردستان و سووریا دەکەین. دوجاری شەڕەم شەو دەچینە نەرویج، لەوێ دەرهێنەر و ئەکتەری سەرەکی فیلمێکی کوردی نەرویجی میوانم دەبن کە ئەم ساڵ گەیشتونێتە فستیڤاڵی فیلمی ساوث بای ساوث وێست لە تێکساس. چیرۆکی فیلمەکە باسی کۆچبەرێکی کوردەکە بە ناوی ماموێنس کە پێشمەرگە بووە لە دیاسپۆرا تووشی ڕووداوی کۆمێدی و تراژیدی سەیر و سەمەرە دەکەن. جارنەکانی پەرلەمانی فیدراڵی دەستیان پێکردووە کە بڕیار وە 23 مانگی داهاتوو ساز بکرێن. بەپێی زانیاریەکانی ئێمە تاوەکو ئێستا 10 کورد لە پارتەجیاکان خۆیان بربژێر کردووە کە لە ڕماڵی هەفتەی داهاتوومانەوە و تاوەکو کاتی هەڵبژاردننیش هەمویان دەناسم و وەردەکاریەکانی هەڵبژاردننی ئەڵمانیاش دەزانن. یەکێک لەو مژارانەی کە لەم هەڵبژاردنانەدا بایەخی زۆری پێدەدرێ مەسەلەی سیاسەتی کۆچبەریە. پارتەکانی ئەڵمانیا کێبڕکیانە لەسەرەوەی کە کامەیان زۆرتر پێداگیری لەسەر تونترکردنی سیاسەتی کۆچبەری بکەن. ئەم هەفتەیە گەنجێکی کۆچبەر بە هێرشێک بۆ سەرخەڵکی منداڵ و مەزن گەنگەشەکانی لەسەر سیاسەتی کۆچبەری گەرمتر کرد. گەنجەکە لە شاری ئاشافبورگی ئەڵمانیا منداڵێکی 2 ساڵە و پیاوێکی 41 ساڵی کوشت. 3 کەسیشی بریندار کرد کە یەکێکیان منداڵێکی دیکەی 2 ساڵە بوو. هەردوو منداڵە بچکۆلەکە بە بنەچە کۆچبەر بوون. ئەمە وای کردووە لە سەر تاسەری ئەڵمانیا گوشارەکان تونتر ببنەوە بەوەی حکوومەتی داهاتووی ئەڵمانیا ڕێوشوێنی تونتر بۆ هاتنی کۆچبەران بگرێتە بەر. بە پێی نوێترین داتاکانی وەزارەتی دەرەوەی ئەڵمانیاش ساڵی 2024 هەوڵی زۆر دراوە کەمترین کۆچبەر کە تەمەنیان گەورەیە سوود لە یاساکانی هێنانی ئەندامانی خێزان لەلایەنەوە کۆچبەرانەی کە بڵێن خاوەن مافی مانەوەن سوود لەو یاسایە وەربگرن. بۆیەش لە کۆی 12,000 کەس کە هێنراونەتە لای کەسوکاریان لە ئەڵمانیا 61 لە سەدیان منداڵ بوون کە دەکاتە 7300 منداڵ. هەروە 1500 دایک و باوک هێنراونەتە ئەڵمانیا کە منداڵەکانیان لێرە بوون تەمەنیان لە خوار 18 ساڵە و پێشتر خۆیان گەیاندۆتە ئەڵمانیا. هەواڵێکمان هەیە لە سەر بەریتانیا کە پێم گرنگە سەرنجتانی بۆ ڕابکێشم. سەرڕاوی کە حکوومەتی بەریتانیا هەموو هەوڵەکانی خستۆتە گەڕ بۆ ڕێگەگرتن لە پەڕینەوەی کۆچبەران لە نۆکەندی ئینگلیزەوە بۆ وڵاتە، بەڵام هێشتاش ژمارەیەکی زۆر کۆچبەر دەپەڕنەوە.
داتاکانی وەزارەتی نێوخۆی بەریتانیا ئاشکرای دەکەن کە ئەم هەفتەیە 391 کۆچبەر بە 9 بەلەمی بچووک پەڕیونەتەوە ئەو بەر. هەفتەی ڕابردوو حکوومەتی بەریتانیا ڕاگەیاند کە لەگەڵ عێراق و کوردستان ڕێکەوتنیان کردەوە بۆی ڕێگە بگرن لە تاوانی ڕێکخراو و هاتنی کۆچبەری نایاسایی. ئەوش بەوەی کە لە نێوەی کوردستان و عێراقەوە بە هاوکاری بەریتانیا باندەکانی قاچاقچێتی ئاشکرا بکرێن، ڕێگە لەوە بگیرێ کە لەوێ خەڵک ئامادە بکرێ و قاچاقچەکان بیان هێنن بەرەو وڵاتانی ئەوروپا و بۆ بەریتانیا. یەکێک لە نمونونەکان دەستگیرکردنی باندێک بوو کە بەریتانیا سوپاسی کاربەدەستانی کوردستانی کرد کە لە سلێمانی بە هاوبەشی دەستگیریان کردن 3 کەس بوون، یەکێکیان کاری حواڵەی دەکرد، یەکێکیان نەفەری دەدۆزیەوە، گوایە ئەوەی تریش لە نێوان تورکیا و یۆنان کۆچبەری بڵێن ئاودی و کردوون. یەکێک لە جۆرەکانی دیکەی کارە هاوبەشەکان کە بەریتانیا لە عێراق و لە هەرێمی کوردستانیش پشتیوانی دەکات ئەوەیە کە هۆشیاری بڵاو بکرێتەوە، هەوڕا هێزە ئەمنیەکان زۆرتر ئامادە بکرێن بۆی بتوانن ڕێگە بگرن لەوەی کە لەوێوە کاری قاچاقچێتی هەروە تاوانەکانی دیکەش بکرێن. بۆ نمونە مادە هۆشبەرەکان، بۆ نمونە یەکێک لە وشانەی کە بڕیار وایە بکرێ سبەی لە هەولێر پانێلێکی هاوبەش دەکرێت، پانێری بڵێن هاوبەشی نێوان کۆمەڵی کوردی بەریتانیا و دامەزراوێکی دیکە لە کوردستان دەبێت. کەمێکی دیکە نزار وەیس سکرتێری کۆمەڵی کوردی بەریتانیا زانیاری زۆرترمان لەسەر و مژارە دەداتێ. بەڵاوەکو باسم کرد ئەمە یەکێکە لەو ڕێوشێنە نوێیانەی کە حکوومەتی بەریتانیا دەیەوێت بیگرێتە بەر بۆی باشتر ڕێگە بگرێت لەوەی کە کۆچبەر بە شێوازی نایاسایی بەتایبەتیش بە بەلەم لە نۆکەندی ئینگلیزەوە بپەڕنەوە بۆ بەریتانیا وەکو داتاکان پیشانی دەدەن 391 کۆچبەر تەنیا ئەم هەفتەیە بە 9 بەلەمی بچووک پەڕیونەتەوە چوونەتە بەریتانیا. ئەم ژمارەیە بۆ ئەم کاتە بۆ ئەم وەرزە کە ساردە پلەی گەرمی لەوێ زۆر لە خوارەوەیە ژمارەیەکی هێشتا گەورەیە، چونکە جاران لەم کاتانەدا کەمتر کۆچبەر دەپەڕینەوە. حکوومەتی بەریتانیا دەیە بە ڕێشێنی جیاواز بە پێکێنانی یەکەیەک یا هێزێکی نوێی پاراستنی سنوور کە هێزێکی دەریایی تایبەتە، خۆیان دەڵن وا مەشقیان پێکرا وەکو هێزی دژە تیرۆر ڕەفتار بکەن، واتە دەست و برد ڕەفتار بکەن، ئامادە دەکرێت بۆی سنوورەکانی بەریتانیا بپارێزە. بەڵام تەنیا بەوە ڕاناوەسن بەڵکو دەیانەوێت لەو وڵاتانی کە کۆچبەرانیشی لێوە دێن، بۆ نمونە لە کوردستان و لە عێراق هەوڵ بدەن لەگەڵ هێزە ئەمنیەکانی ئەوێ کار بکەن، هەروە هۆشیاری و زانیاری زۆرتر بدەن بۆی خەڵک بتوانێت بە لەوێوە ڕێگە بگرێت ڕێگە بگیرێت لەوەی کە خەڵک لەوێوە بتوانن خۆیان بگەنە تورکیا بە دوایدا بەرەو ئەوروپا و بڕۆنە بەریتانیا. وەکو گوتم نزار وەیس سکرتێری کۆمەڵی کوردی بەریتانیا بڕێڕوا بوو لەگەڵم بێ، هەر کاتێک ئامادە بوو هاوکاریانم ئاگادارم دەکەنەوە. دەڕۆمە لای کاک نزار وەیس. کاک نزار سبەی لە هەولێر پانێلێکتان هەیە، دیبەیتێک هەیە، دەمەوێت خۆت پێم بڵێ وردەکارەکانی زۆرتر لەسەر چییە، بۆچی ینی بڕیار درامە لە هەولێر بکرێت؟ ئێوارەتان باش کاکی هەمن. سبەینە ئێمە پانێڵێکمان هەیە لە هەولێر کە بەشی پلاتفۆرمی مافی مرۆڤی کۆمەڵی کوردی بەو کارە هەستاوە و هەروەها لەگەر پەیمانگای نێودەوڵەتی مافی مرۆڤ لە هەولێر بە هەماهەنگی هەستاون بەم پلاتفۆرمە و بەم سمینارە. شایانی باشە بۆیە لە هەولێر کراوە دوو فەقەرەمان هەیە، با بڵێن لە دوو بەشە، بەشێکیان کە لە هەولێر ئەکرێت و بەشەکەی تریشیان بڕیارە لە مانگی سێ لە مانگی چوارە لە بەریتانیا بکرێت. بەڵێ بڕیارە لە دوایی بێنەوە لە بەریتانیاش چالاکیەکە بکەن. سبەی ئەوەندەی بزانم باڵیۆزخانەی بەریتانیا لە عێراقیش پشتیوانی پرۆژەکە دەکات و بەشداری تێدا دەکات. دەتوانین لەسەرەوە زیاتر پێم بڵێ حکوومەتی بەریتانیا چۆن دەیەوێت لەو مەسلەیەدا بەشدار بێت؟ حکوومەتی بەریتانیا نوێنەری باڵیۆزی بەریتانیا سبەینێ وەکو میوانێک لەو کۆڕەیە بەشدار ئەبێت و بانگهێش کراوە لەبەرەوەی ئەو بەرنامەیە کە لەو سیمینارەیە دامان ناوە ڕاستەخۆ پەیوەندی بە کێشەی کۆچبەرانەوە هەیە
و ئێمە وەکو کۆمەڵی کوردی هەر وەکو لە ڕابردووشە هەوڵمان ناوە کە بە تەواوەتی خزمەتی پەنابەران بکەین هەوڵ بین لەگەڵ حکوومەتی بەریتانیا بگەینە لێک تێگەیشتنێک بۆ بە زۆر نەناردنەوەی پەنابەران لە بەریتانیا کە کارێکی نێگەتیڤانەی کردوتە سەر دەرونی پەنابەران و شێویەکی لە ناویانە دروست کردووە و هەروەها لەلایەکی ترەوە بتوانین چۆن هەماهەنگی بکەین لە ڕێگایەک بۆ کەمکردنەوەی ئەم هەموو تراژیدیانە و ئەم هەموو مەرگە ساتانەی کە بەسەر خانەوادە و تاکی گەنجی کوردایەت لەو ڕێگا قاچاخانەیە کە ئەو ڕێگا قاچاخانە ئەگر نەبەر. بەڵێ ئەوەی کە سبەی دەکرێت دیبێتەکە هەموو کەس دەتوانێت بۆی بچێ یا خەڵک پێشتر بان گەشت کراوە؟ نەخێر ئەوەی کە سبەی ئەکرێت کۆمەڵێ میوانی تایبەتن لە کوردستان کۆمەڵێ وەزارەتی تایبەت مێنجیدار بەو مەسەلەیەوە کۆمەڵێک کەسانی تایبەتن کە بە تایبەت بانگێشت کراون و دیارە تەواوی سیمینارەکەش با تەواوی کۆڕەکەش لە میدیاکانە بڵاوەکرێتەوە. باشە زۆر سپاس دەکەم کاک نزار وەیس لەگەڵم بوو سکرتێری کۆمەڵی کوردی بەریتانیا باسی دبێتەکەی سپەینیانی کرد کە لە هەولێر دەکرێت لەسەر مەسەلەی کۆچبەری تایبەت بە تایبەتی کۆچبەری یان دیاسپۆرای کوردی لە بەریتانیا. زۆر سپاس. دەچمە سوێد. حکوومەتی سوێد ئامادەکاری دەکات بۆی کە ڕێوشوێنی نوێ بەرامبەر ئەوانە بگرێتە بەر کە لە وڵاتە تاوان دەکەن یان وەک خۆیان دەڵێن دەبنە هەڕەشە لەسەر ئاسایشی نیشتیمانی سوێد. ڕێوشوێنە نوێەکە سەرنەوەی وڵاتی نامەیان پاسپۆرتە لەو کەسانە. پارتەکانی نێو حکوومەتی سوێد ڕێککەوتون کە ئەوانەی جگە لە پاسپۆرتی سوێدی پاسپۆرتێکی دیکەشیان هەیە ئەگەر تاوانیان کرد یەکسەر پاسپۆرتە سوێدەکانیان لێوەر بگیرێتەوە. بەپێی دەستوری سوێد بێگومان ئەمە ناکرێت وڵاتی نامە لە کەسێک بسەندرێتەوە کە ئیتر بڕیادراوە بۆتە سوێدی. بۆیە پارتەکان ڕێککەوتون هەوڵ بدەن دەستور هەموار بکرێتەوە بەڵام پارتەکانی دەرەوەی حکوومەت جگە لە دموکراتەکان کە پشتیوانی حکوومەتی ئێستا دەکەن و تا ڕادێکی زۆر دژی کۆچبەرانن ئەو پارتەکانی تر لەگەڵ ئەوە دانین کە بڕیاری وا بدرێت ئەو پارتانە چاپەکانن چەپی نێوەڕاست و سەوزەکانن. لەلایەکی دیکە وەزارەتی کۆچبەری سوێد دەڵێ ئێستا 600 کەسن کە لە سوێد بەپێی یاسا مافیەوەیان هەیە یا بربژێرن بۆی وڵاتی نامەی سوێدی وەربگرن بەڵام لە تۆماری دەوڵەتدا ناویان وەکو هەڕەشە لەسەر ئاسایشی نیشتیمانی سوێد ناسێنراوە. لە ژاپۆن شتێکی سەرنجڕاکێشەیە گەنگەشەیەکی تایبەت هەیە لەسەر کۆچبەرانی کورد. چەندین هەفتەیەم گەنگەشە بەردەوامە ئەویش دوایەوەیە کە ئاشکرا بووە ساڵی 2004 وەزارەتی دادی ژاپۆن لیژنەیەکی پێکهێناوە بۆ لێکۆڵینەوە لە دۆخی ژیانی خەڵک لە باکووری کوردستان. ئەویش پاشەوەی کە ژمارەیە کۆچبەری کورد لە ژاپۆن سکاڵایەک تۆمار دەکەن لە دادگا کە کەیسی پەنابەریەکانیان لە ژاپۆن بڕیاری نادات پەروارانەی لەبارەوە دەدرێت. کۆچبەرە کوردەکان لە شاری کاواگوچی دەژین. لیژنەکە دەڵێ ینی چوون بۆ باکووری کوردستان و بەو ئەنجامانەی کە هاتوونێتەوە بۆیان دەرکەوتوە کە ئەوانەی هاتوونەتە ژاپۆن شانی مافی پەنابەری نین چونکە لەوێ چەند کەسێک قسەیان بۆ کردوون و گوتویانە ئەوانیش کاتی خۆی لە ژاپۆن بوون و تەنیا بۆ پارەکۆکردنەوە چوون. لیژنەکە راپۆرتەکە دەداتە حکوومەت ئەو کات ساڵی 2004 و لەو کاتەوە حکوومەت خۆی لێ بێدەنگ کردووە تاوەکو ماوەیەک پێشەستا چەند هەفتەیەک پێشەستا. ئێستا کورد لە شاری کاوەگوچی گەیشتونەتە نزیکەی 2500 کەس. خەڵکی ناوچەکە دەڵێن لەگەڵ دیاسپۆرای کوردی لەوێ کێشیان بۆ دروست دەبن زوو کێشە دروست دەبن بۆیە هەڵمەتێکیان دەست پێ کردووە دەیانەوە حکوومەتی ژاپۆن وەڵام بداتەوە کە بۆچی تاوەکو ئێستا راپۆرتەکە ئاشکرا نەکراوە و ئەگەر کورد بە خراپ سوودیان لە سیستەمی کۆچبەری ژاپۆن وەرگرتووە بۆچی ڕێگەی پێدراوە. کەیسوکێ سوزوکی وەزارەتی یا وەزیری دادی ژاپۆن ئەم ماوەیە راپۆرتەکەی بڵاو کردەوە وەزیرە دەڵێ وڵاتەکەی نایەوێ وەڵامی میدیاکانی وڵاتەکەی خۆی بداتەوە کە ئایا ژاپۆن جارێکی دیکە لێکۆڵینەوە لەسەر کەیسی و کۆچبەرانە دەکات یان نا. هەستی دژە کۆچبەری وای کردووە کە لە ویلایەتی سایتاما
کە زۆربەی کوردی ژاپۆن لی دەژین بە تایبەتی کوردی باکوور مەبەستمە پێشتر لەلایەن خەڵکی ئەو ناوچەیەوە هێرش دەکرا سەریان بە تایبەتی سەرکۆچبەرانی کورد بۆیە پۆلیسی بڵێن ژاپۆنی لەگەڵ نوێنەرانی دیاسپۆرای کوردی لە ویلایەتە گەشتی هاوبەشیان بۆ پاراستنی کۆچبەران لە ناوچەکەدا دەکرد و بڵێن دیمەنەکانی لە میدیاکاندا زۆر دەنگیانداوە. ئەمە لە ژاپۆن بوو بەڵام ئەم هەفتەیە کوردێک لە ئەوروپا توانی ببێتە پاڵەوانی ئەوروپا بۆ یاریەکی بەنێوبانگی ژاپۆنی. فەرشاد گردەکانە لە کێبڕکەکانی یاری جیوجیتسودا کە بە ناوی یوروپیان جیوجیتسو بڕێوە دەچن لە کێشی 94 کیلۆیی بووە پاڵەوان. کاتێک لەسەر ستێجی یەکەم بوون ڕاوەستا بوو ئاڵایەکی گەورەی کوردستانی دەرێنا و ڕایۆشان کاک فەرشاد لەگەڵمە. کاک فەرشاد دەمەوێت بۆم باس بکەی کە ئەمە بۆچی گرنگە چونکە لە زۆر شوێنی دنیا دەزانینم قارەمانەتیە هەیە بۆچی ئەوەی ئەوروپا زۆر تایبەتە بێگومان پێشەمو شتێکیش پیرۆزەکە بووی بە پاڵەوانی ئەوروپا. سڵاو ڕێز سپاس پیرۆزە کوردستان بێ ئەو پاڵەوانیە زۆر گرنگە لەسەر ئاست جیهان چۆن ساڵی یە جار بەڕوودەچێ لە ئوروپا بەڕێدەچێ بەڵام هەموو شەمپیۆنەکان جیهان لەلێ بەشداریەکەن و زۆر ئاست گرنگ و بانێکە لەبەرەوە هەرکی بووە شەمپیۆنەورە بگەر بێسە شەمپیۆنە کل جیهان لەبەرەوە منیشم گرنگ بی کە ئاڵا کوردستان لە ئەو مەیدانە حتمما بەرز بکەم و نەوە کوردستان بۆرە بارم. دەستە خۆش بێ دڕیاری کۆتایی وەکو دەڵێ ئاخرین مبارەزە گەروە ناوی لێ بنین لەگەڵ کێ بوو چۆن بوو دەتوانی تۆزێک بۆم باسی ئەو وەختە بکەی کە برتەوە چەندی پێچوو؟ سەرنجام 5 لە مبارزە بی گشتیانش هەن بین یەک دنیا بین و تمام دنیا هاتوین گشتیان تاپ الیت دنیا بین و هر مبارزه بگر فینال بیارامه خیلی سخت بی ولی خب فینال یه حال بیشتر داشت همونجوری که اگر فکر کردم اگر بوم قهرمان کردستان بیاسه قهرمان و بیشتر زور خوام و هیز خوام نیام که بتونیم قهرمانیه و دست بارم 6 دقیقه هم بی یاریکه بی که تونستیم خدا رو شکر هم بکمن دی قهرمانیه کسب بکمن ولی خب او مبارزش هم مبارزه خوبی بی او برانبرم تمام برانبرایدم که یک دنیا بین رنکینگ یک تا 10 دنیا بین او یاریکریش زور به قوت بی و زور به حیز بی خدا رو شکر که تونستیم من او دستکف در کردستان باری من پیروز کردستان بی پیرۆز بێ هەمیشە دەبینم کە لە ئەو زۆر هیلاکی مەسەلەن کە مبارزەیەکی وا دەبێ کێبڕکەیەکی وا دەبێ بەڵام هەمیشە ئاگات لەوێ ئاڵاکەت بیر نەچێت دەری بێنی بۆچی ئەوەندە پێت گرنگە خۆتۆ لە بەلژیکا دەژی دەتوانی ئاڵای بەلژیک بەرزکەوە ڕەنگە زۆر باشتریش لە میدیای بەلژیکی دەنگ بداتەوە گەرەویشە بکەی ئەرامە گرنگە کە مردم بزانن ئیمە کوردستانی من درستە ئیمە دوور و کوردستانی من ولی کوردستان و قلب و مشک ایمه نچیسه دیش و ایمه خواهمان کردستانی از آنی من و هر شیوهی که بتوانی من اسم کردستان باید برز بکنم من درسته من الان بلژیک زندگی کم و نام تیم ناسیونال بلژیک دارم کارکم ولی درستیش ارام خیلی سخت نیشه وقتی اچم یاری کم آلا کردستان برزکم و نظر مادی و ایچیل شاید پشگیریم ناکن که دقیقا نیش ناکن ولی بازم ارزش داره که ارا کردستان بجنگی ارا کردستان شر بکی و آلا کردستان برز بکی چون ایما واقعا نیریمن او هم که ورزشکار نیریمن که ونم کل جهان اینقدر برز بونو بشنبانو چون واقعا تیم ملی نیریمن تیم ناسیونال نیریمن ایما ورزشکاری که وکو تاکه کسی اچی من مبارزه که من این ریه باید بسازیم را ورزشکاری دیگه که اتوی بان دست بی بکن که بزانن این ریه وجود داره و کردستانی لیش این ریه چین و اتونن نه که فکر بکن هیچ کردی ناتونی کاره بکن
ما الان اولین کردی که دست به این مدال کردی و دست به این مدال و دست آوردی و نام دنیا و ارا کردی لترکیش او یه ری که فکر بکن اری وقتی یه کرد تونست این کاره بکه پس منیشم دوره اتفینم یا دقیقا یه ری که ارا کردی لدیکه سری من اساس چەند ساڵ پێش ئێستا کاک فەرشاد لێرە میوان بوو لە ستۆدیۆ ئەو کات باسی خەونەکانی دەکرد باسیەوەی دەکرد کە دەیەوێت پاڵەوانێتی گەورە بەدەست بێنێ بەدەستی هێنا بۆتە پاڵەوانی ئەوروپا هیوادارم جاری داهاتوو کاک فەرشاد لە پاڵەوانێتێکی گەورەتردا لە مەدالیایەکی زۆر گەورەتردا کە ئەوەی ئێستاش کەم نییە زۆر گەورێ دیسان جارێکی دیکە میوانی دیاسپۆرابی زۆر سپاست دەکەم فەرشاد گردەکانە پاڵەوانی ئەوروپا بۆ یاری جیۆجیتسو لەگەڵم بوو. ناوبڕێک وەردەگرم دوای ناوبڕ باسی ئەو ئۆفەرەی حکوومەتی ئەڵمانیا دەکەین کە بۆ خەڵکی ڕۆژاوای کوردستان و دیاسپۆرانیشینان و ڕۆژاوای کوردستان و خەڵکی سووریا کردو لە ئەڵمانیا دەڵە پارەتان دەدەینێ دەتوانن بڕۆنەوە بۆ وڵاتی خۆتان هەروە باسی فیلمێک دەکەین فیلمێک کە لە نەرویج سەرکەوتوو بوو ئێستا دەستی بۆ کردو کە لە دنیاش بناسرێ باسی پێشمەرگەی کوردستان دەکات کە ژانی دیاسپۆرانیشینی چۆنە ناوی ماموێنسە زۆر سەرنجڕاکێشە پێم خۆشە چاوەڕوانی بکەن. گەورەترین دیاسپۆرای ڕۆژاوای کوردستان و سووریا بێگومان لە ئەوروپا لە ئەڵمانیا دەژین. داتاکانی وەزارەتی نێخۆی ئەڵمانیا دەری دەخەن کە 975,000 کۆچبەر لە ئەڵمانیا هەن کە خەڵکی ڕۆژاوای کوردستان و سووریان نزیکەی ملیۆنێک کەس دەکە تەنیا لە ساڵی 2024 زۆرتر لە 77,000 کۆچبەری خەڵکی ڕۆژئاوا و سووریا لە ئەڵمانیا داوای مافی پەنابەریان کردو. لەو نزیکە 1 ملیۆن کۆچبەرە 607,000 کەس مافی مانەوەیان دراوتێ بۆ ماوەیەکی دیاریکراو یا موقت 340,000 کەس مافی پەنابەریان وەرگرتووە و 266,000شان لە چوارچەوەی هێنانی ئەندامانی خێزاندا یانەوەی کە بە عەرەبی پێی دەڵێن لە مشەمل مافی مانەوەیان لە ئەڵمانیا هەیە. وەزارەتی کۆچ و کۆچبەرانی ئەڵمانیا فیدراڵ ڕایگەیاندووە کە پێشتر بۆ کۆچبەرانی وڵاتانی دیکە پرۆگرامێکیان ببورنداناوە لەم مانگەوە پرۆگرامەکە کۆچبەرانی سووریش دەگرێتەوە هەر کەسێک کە بیەوێ بگەڕێتەوە بۆ ڕۆژئاوا یان بۆ سووریا حکوومەتی ئەڵمانیا 1,700 یۆرۆی دەداتێ هەروە خەرجی گەڕانەوەشی لە ئەستۆ دەگرێت بۆ ماڵباتیش 4,000 یۆرۆیان دەداتێ هەروەها ماڵبات دەتوانن لە ماوەی 3 مانگی یەکەمدا کە لە وڵاتی خۆیان دەمێننەوە هەر یەکەیان 2,000 یۆرۆ ببورن وەکو یارمەتی بۆ خەرجە تەندروستیەکانیان وەربکرن. لەسەر ئایندەی خەڵکی ڕۆژاوای کوردستان هەم لێرە لە ئەڵمانیا هەمیش لە سووریا لە ڕۆژاوای کوردستانیش ڕۆژانی ڕابردوو کۆبوونەوەیکی گەورە لێرە لە دووسڵدۆرفە بوو لە نێو ئەوانەی کە کاری فەرهەنگی دەکەن لێرە لە ئەڵمانیا سێ لەو بەڕێزانەی کە بەشدار بوون لە کۆبوونەوە فراوانە کەستا لێرە میوان من بەڕێز دکتۆر کامیران حاج عەبدۆ هەروەها بەڕێز شادی حاجی هەروەها بەڕێز ئیدریس عومەر هونگەلێکی بخێراتن سەر چاوە کاک دکتۆرەز بتە دەست پێ دەکەم دجویناوەدا چه هاتە گوتن و ئەنجام چ بوون؟ سەبارەتی vê pêşhatinên Sûriyê û Rojavaya Kurdistanê pêşhatine piştî rûxana rejîma li Esed ku bêhterî 6 salî li Sûriyê bi destên pûla birêva dibir guhartinin guncav hatine ku Kurd li Sûriyê û Rojavaya Kurdistanê dewa mafê xwe bikin vê ceda ku hêza me ji bo wê daxwazê xurtir be me pêwîstî dî ku yekrêzî û yek helwesta Kurda hebe ew kesên ku li wê konferansê beşdar bûne dawa û daxwaz ji hemû layanên siyasî yên Kurdî û Rojavaya Kurdistanê kirin ku îro berî siba kongrekî niştîmanî Kurdî ava bikin ji kesên siyasî û kesên serbixwe rewşenbîr û civaka sivîl da ku nûnertiyeke Kurdî li Rojavaya Kurdistanê çunkî hêza me di yek rêziya me de. و داخواست کرد لێ کارڤدان هەبوونە تانەهاژی؟ حەیان هەمەندری ڕۆژاڤانژی ئالین نامە نویسکیش هەموو لایانên siyasî yên Rojavaya Kurdistanê re şandin bersivê ku heyyanî niha giştine me bersivên erênî bûn hemû jî spasiya me kirin tenê layekê mixabin heya niha bersiva me nede ew jî encûmena niştîmanî kirin em hêvîdarin ku ew jî demeke nêzik de bersiva xwe bide. کاک شادی
هون الليفر لألمانيا نها منجي بحث كر نزيك مليونك سوري وكرد روجافا هنا لألمانيا وانت كارن تشوا كاريجردية تشيكن لسر آلين روجافا كردستاني ولسر بيش روجافا كردستاني شي ليفر لألمانيا والله الليفر لألمانيا قال لك كومالا أنا غري كومالا دسكه نفيس كارو روجافاني كرد هي قال لك رونشتن تشي دبن بس حتى أنا أو كاري وهاتي كرن قال لك كار دبن بس أو كاري وحتى أنا هاتي كرن نجاية أو أستا وكاري بن رولكي ميدياهي ياسايي دهندري مثلا سو وقتها مثلا ألمانيا بيجن ألمانيا هذا يايد أوروبا ده بقشتي أو رولا خورد وكاري بن تأثير سر بريالا أوروبي بكن سروي برياري بكن أو هي نجاية وياستي. هين يعني وكا عم بيجن لوبي أو لوبي بوي جرامونا خوا أو تنيا إجبر ورجي باندوراوي قال لك كيما وحتى أنا هاجي جفاتي ما براستي وكو قال لك جارا تربية تشتي نفسان ديجي وك غوتار وك حتى بروبلام فيسبوك كيدجي دوزافي تشتي ذكرن قوملتي ما تشلو ويكاربي تأثير باندور سر بريارا دولتي أوروبية بكي دفي أم بيتر بك في النافو هذا مثلا ها قال لك رخصني ما إيه بارتيا هنا خلكي ما كفنا رخصني بارتيا ما إيه قول سودينا بيويستا خورتي ما تيكا بالناف بارتيا واندا جبوكار دري بارتيا واندا رولا خبليزن وتأثير يصير بريارا وبارتيا وهناك جي هبويا كارن باش هاتينا كرن أو كار يعني ألمانيا كاريجر هات بالنارين مثلا قال لك خورتي ما أذي نوتين نفشين نو إيجو كتنا الفرق وندنكرنا كتنا نواتا برلمانتاري هرمان برلمانتاري ماجي شكرا بي سوريا دزني برلمانا ألمانا ده هنا قال لك راستا كاك إدريس وكي كاك الدكتور كاميران بحث كرد ببنيك أو داخوازا كردن لدياسبورا لألمانيا بتاعتي كرد روجافا لبشتي كو ببنيك يك دبرسا كردن ورد لسر بيش روجافا كردستان تشاد فكرن تشد خوازن تجربة كل ور هات يديتن قرك الروجافا تشلي فير ببن بو دانوستاندني بو بيش روجا هرتشتي قالك سباس بويدا دلفتي براستي يعني 20 سال دريج ام اوروبانا يعني هركي بلكي 20 سال درباس كريه ما هو قال لك فير دبيج ازمونا فولاته هني افولاته هني نبر حتيكي ولي هاتنا افاكرن يعني قانا مستواكي بدنتش بيشكتني دهر آلي ده يعني ده آلي بنقها يعني تحتي ده وقت بيجن ده افاكرني ده دريا ده علم ده تكنولوجيا ده هجر يعني هي ما ظنن يعني افدر فتى هاتي سوري را وقال لي مرة قهرتن مازن شيفن جبر نها جاب هر كسي لسوريا يعني تشتغل سوري شيبي خلق ماتماي ما يعني ريجيمك بنجي 4 سالا يعني سر دلي بي ملاتيرون اشتبي قال لك خرابي يعني ظلم تعداري تعذيب يعني هر كسي دي تشاوا دري زندانا صيدنا بابي وتشتي عجيب هاتن ديتن اف قهرتنا هنيا شيبي هذه مازن بخوراني وام وكا كرد دوا صالين دريج ده ام بن ظلم وتعداريه دبين يعني مثلا بحثا خو بكم از بيناسنا ما بين از ايش خوندني هاتم ابيتن از كتم زنداني ده اجنبي او كتم مثلا زنداني ده ووقتي مكاري بيجي از ندرت كتم يعني اجبر مود نيف ملتي خو باجاري خو سر عرضه خو سر خاكا خو جيان خوشتر بي قلت ببي بنابر وتهري چاندك نو ثقافتك نو زمانك نو يعني هرتش سرتا غريبتي وقرانجي حتى تفرد بي ليه هجر يعني وام بهيفينا جي هناك ديمقراطيات تشيبي وام كرد ام بكن ما في خوا دستور سوري ده ما في ما بيتشسباندن قال لك شما دفكرن فقرن
دفكرن فكرن وكاربن بيت تجربة الفاولاتي هنيجي كاربن الوادرة يعني وازمونا هني بيخدمن خدمتها قال لي خدا انا ما بيجنها بله تبحثي فقران يعني فقران كاك دكتور كاميرون من بريكو يعني بورا باخذ من نوتشك خوانت انجيفا خوانت متى بحث كركو المانيا دبيجام 1700 يورو دينار كسكي فقره 4000 بو مالباتي 2000 جي سم هان هون لويدر دچن دكتور هر تشتك دبا السرما دناف دياسبورا كردي لألمانيا يا روجافا شاف مسألة بجراندن بله باوریه من بلا تشتکی ندن منه اوروکیجی لی بلا آرامی لسویر روجاوای کردستان آوا بکن هنگی پرانیا خلکی ما بخواه گره همو خلکی سویر روجاوای کردستانش ولاتی خو حز دکن وک همو خلکی جیانه وک همو ملتی جیانه امش ولاتی خو حز دکن پرانیا خلکی ما جی در شریر رویه هاتی و درنا پیوست حکومت آلمانی رولا خواهی پوزیتیو بلیزد دا کلچوری و روجاوای کردستان ایرو بری سوری آرامیه که وارا آوا کرن سیستم که وارا آوا کرن که همو پیکاتای نتوی اولیین سوری تیدا وک هفو آزاد بن علویش سنیا نترسن کردش عربا نترسن ام همو آزاد بن و وگرن ناف جیه خواهد و آلمانیا و یکیتیا اوروپا ویر ولی بریزن بری کو 1000 یا 10000 یا 3000 یورو بری آلمانیا تکاره وکاره بگومان آلمانیا و یکیتیا اوروپا کارن و اوی بکن جبر کو حکومت دمکی یا نکاهاتی سوریه حکومت که حیان نهاجی در لیستات تروری یا ناو نتوی داید دوی پس تکلوی حکومت وارا برین یعنی هر چه قاسا قنجی که برف دموکراتی بکه قاسی ویجی آلیکاریا وی وارا کرن اگر برف دموکراسی نچه دوی هم آلیکاریا پیرا نتی کرن یعنی وی را آشکره بده چقا باش بی امیجی آلیکاریا تا بکن هنگی باوری من پرانی خلک سوریه ایوه گره جبلی هن خلکن هنه لور مجبوری بمینن زاروکی خودشن دبستانه و نما دکانن وگرن لی پرانی خلک امی بخوازن وگرن پرانی دخوازن وگرن کک شادی توجی وکی دبیجن هف رأي والله قال لك قلتني دي خدا انا براستي بس ازدبيجم روخانا رجيما بشار الاسد سوريا وهات دس العتراق ونهار الشامي ازدبيجم هين او ترس رانكريه او ترس هي ترس جاليه ابدس العتراق ونوع نهار الشامي ريف بريد كي هين تشكي زلالتنا هين تجزلال نبوية هين دزقة دولة وك مؤسساتي منها سكنية و رنجي أبدس الهداراني وفكري وا هنا تخويا كرن وسر مثلا قال لك داخياني وادرت كفن داخياني و باشن داخياني و نرمن باشن ريد دنهنكي مروكاري السر آوابكي بس دواري براكتيكتها وقت كرد بيعمل بيجر بيكاتيه دجي حماهين بترسل جبرت تشتك حتى قوما فيوا دستوري ده جيخو نقري ملت وتايبت اف بكاتيدن اي نعرب وبمين دويتر سيدا وتشكيل دسنخينا تشتك جرينجا كو از بيجب كردن بارتين دنيان كردستان نهاز بخوي باشور ام دبيجن كردن روجافا او داخازا كودكن كيما مثلا دبيجن ما فين كولتوري نظام يعني حكومة محلي بكردي بن كذاك تشتين مزنتر بخوازن ومثلا هون لأوروبا دجين وتجربة فرديتيا سيستما فيدرالي وديتيا ولاتكي تجنادا يعني ألمانيا بخو فيدرالية وبقالك بهيس أمريكا فيدرالية بهيس تونشت بيجن بوي مسألة براسينها برانيا حتى ايه زي ما قصدا من دياسبورا كردي ليفر لألمانيا تشاد ايه ألمانيا از وكس كسكي كرد از شخوا أرمانج حمى أرمانجا حر كردكي دولته بس أم خوشاش ناكن أم معادلاتي دولي زانن ومزانن جو هرتنا سينورا نو اختاوية وبر زورة وبالكهين قال لك وقت جيرد فيه بس فدرالي يعني خستكا ماي سركية براستي وحمى كردجي ايرو جافا وحتى بارتي مي سياسي جي
ركفتنا هوليري يك وآدو آدوكي تشيبو نقطة نقابة واو وإيه مي إيه ريبريا خوسر إيه بيدي وا تشيبو دوي وقت دجي مثلا فدرالي بجران هاتبو بجراندن ركفتنا وادا كرم كاك ادريس عيني برز بوتاجي دزاني بتاعتي كردين روجافا لالمانيا وتجربه فيدرالي لفرديتي تجربه كنا خرابه باشا تجربه فدرالي يعني قصدي من ولايات كارن في تجربه فاغوزن بروجافا سوريا كونفرنس خدها بيان اخويا ختامي دين بانك اخويا ما دعوة فدرالية كرياج بوي سوريا يعني سوريا بيت دولتك ديمقراطي اتحادي فدرالي وام بين سيستما هري باش جيهان دجي افا يعني ليه مخابن عربي سوري بس بحساب فدرالية تكيد بيجن بارجبونه اواهين فدرالية ناس نكريا ما ناس كريا ما ناس كريا جبر جمرة جرينجا ريجيمك سيستمك باش يعني ودولاتي ما دوري آبا كرن تجربة كردستان باشور برچاوه ما ألمانيا 16 فدراليات هنا هند مليار كورسي 100 مليون دولتك فدرالية 28 أقاليم تدنا 8 مقاطعات تدهنا بدها زمان تدهنا بدها توقول تدهنا وبهفرة دجين وباشتي بارتا جينبونا بارتا جينبينا يعني دبي أف خلكن سوري فين بكن فدرالي يكبونا نا بارجبونا راست يعني فدرالي توزيعها دسلاتي راست يعني دسلاتي بلافكرنها اما بجن المانيا هرتش ند باجار كده هرتش ند العاصمه هر باجار كي هنك تشتغل مستشفى كي خصنا تقدر في مدرسه كي خصنا في جامعه كي خصنا حمي باجار جي جيان ترى يعني تدا برحتي درباز دبي وهر يجي يعني هر مقاطعه كي جيت كاري برياري وخبده برلمان اخوها حكومه اخوها هنك سرخبونا او سوريان كل فرن كردي روجافا قصدا منينا او سوريان كل فرن عرب النظام كنا هون بيرا داخفن او جي وساده فكرك فدرالي باشا امد اخفن سوريان تجهشتي بيرنا يعني مثلا ازو يك هوالك من زندانه بحبربين يكي نفسكارك معروفه وجدما رجيمه بشار اسد اوبوزيسيون بي دبيجي حتى از بدولتها كردية رما از بمافيا قال لي كرد رما از ندجي فدراليات رما لي بس هو كامل نا اقليات ولا قال لك كامل بس تشتغلي بيجي ابي هنا بارجبين دخوازن حتى بارجبين جي مافيا كردها يعني كرد وكم ملتك سر اخ اخو حقيقيه مصير اخو چاره نص اخو ديار بك چونكي دمامن كما تخوازم هون قال لك بكرتي بيجن كاك دكتور كاميران هل بجارتن المانيا ترسك هذا في كردي روجافا داكو انجام هالبجارتنا خرابه بو بيش روجا كردان لفر كردي روجافا باوري من افضل بيشيت بان قواشي هالبجارتنا دو مرا باور دكك وتشتن خراب شي بل دوي المان دولتك خودی دستور خودی زاگونه کی جام پارتیا وارجی یعنی خودی مافن نکنه مافه مروف و تقدر سر حرتش کیدن کی جام پارتیا واره نکنه سینور هن نکنه زیده گاوی و بکا و خلقی چوساندی بکن کاک شادی تو چاود فکری سر هالبجارتنا بيجم بو كردا دكتور كاميراج يقول ام بيجنا ما نمونه ايطاليا بارتيا جوهات يعني علي راس ميلوني ميلوني يعني حبكي ولو دجوار بوجي سياسه غدا بس وقتها هات وكثر حكم ده كد بودسلات او فكري جو بري فكري بري جو تيكي فيرجورتنا وبدس خيني او سياسه نكر نمشان نكاري بو مشان دا جبر نحر هات تشتي قوتي خستن كاري بجيبكي بله راست جيكرناويز كاغدرس باوري من سنين بس برنامج با بارتي هني هاتيه جوارتن مثلا سي دي او نوك 2015 و 16 تفكر قالك تنترن سركوز برا راست اس بي دي اوجي مثلا برنامج جديد فكري بارتيا بديل طرز جواها بس از باورناكم بارتيا بديل كاربي كواليسيون شيكي وبدا سلات وكاربي بنابرا دريخي قالك باشا قالك سباس كاغدرز عمر كاك شادي حاجي ودكتور كاميران حاج عبدو كهون ليفربول او جنگشه كودناف وده بو ماجي براستي برچاورونيه كمزنه كردن باش الدنيا كردستاني دياسبورا كردي جيليفر قالك بخيراتن سباس لسر مجاري روجاوای كردستان كوبنوي اوانه که لباری فرهنگی ده کاریگر دچ مسر مجاری کی دیکا ل نرویج
فیلمی مای ئەنکڵ جێمس یان ماموێنس وەکو ڕۆڵگەڕی سەرەکی فیلمەکە کاک هەمزە ئاگۆشی باسی دەکات لەوێ دەنگی داوەتەوە لە پلاتفۆرمی بەناوبانگی فێگێ هەیە لە نەرویج و لە ئەسکەندەنافیاشێکە کە لە پلاتفۆرمە گەورەکان لەوێ فیلمەکە نمایش کراوە خەڵک بینیوێتی دەنگدانەوەی باشی هەبووە ئێستا چۆتە فستیڤاڵێکی فیلم لە ئەمریکا بە ناوی ساوث بای ساوث وێست لە تێکساس ئێستا کاک بڕوا وەهابپور دەرهێنەری فیلمەکە هەروەها کاک هەمزە ئاگۆشی لەگەڵما کە ڕۆڵگەڕی سەرەکی لە فیلمەکەدا کاک بڕوا پیرۆزە سەرکەوتنتان بۆ تەکساس دڵنیام هێندە هێشتا شتی دیکەش دێ بە دوایدا دەمەوێت بۆ خۆت زۆر بە کورتی بۆم باس بکەی چیرۆکی فیلمەکەت چییە بۆچی وە پێت وایە بۆچی وە لە نەرویج دەنگیدا بۆچی ئەمریکەکان حەزیان لێ ببینن لەوێ زۆر زۆر سپاس سڵاو بۆ بینەران و گوێگرانی ڕوودا و سپاس بۆ دەرفەتەکە فیلمەکە باسی ئاکامی دەکات کوڕێکە کە لە کوردستانێ لەدایک بووە بەڵام بە منداڵی هاتووەتە نۆڕێژە لێرە مامۆستایە لە مەدرسەی کارە دەکا و لە خانوویەکی دادەژی لەگەڵ دوودانە ڕەفیقی دیکە شەوێکی کەسێک لە دەرکێ دەدا ئەو کەسەش مامی ئاکامیە کە لە کوردستانێڕا بە سەردان هاتووەتە لای جا لەوێ دەبێ چونکە زمان و فەرهەنگی خۆی بڕێک ئاوە لە دەست داوە ئەو مامە چۆن بڵێم دێ ئەوانێکی دەکات پێی دەڵێنی فێری دەکات تۆزێکە ئەو کولتور و زمانێکە لە مێژە خۆی لێ دوور کردوتەوە کاک هەمزە بۆی تەواو کە دەتوانێت پێکەوە چونکە گفتوگۆمان پێک کردووە کاک بڕوا لە منداڵیەوە لە نەرویج بووە کە ئێستاشەوە کوردی جوانە دەزانە بەڕاستی هونەرە کاک هەمزە بە ئەوە بڵم کە چیرۆکنووسێکی یەکێک لە چیرۆکنووسە زۆر تایبەتەکانە کە بە زمانێکی زۆر شیرین چیرۆکی کوردی دەنووسێت چیرۆکی بەتایبەتی ڕەسەن باسی کۆنی کوردی تێکۆشەرێکی کوردستانە ئەکتەرە میدیاکارە و ئێستاش لەوێ ڕۆڵێکی زۆر جوان دەگێڕێ بە گوێمان لە تۆ بێ کاک هەمزە کاک هێمنجانەمی سڵاو ڕێزمەیە دەخزمە جەنابەت و سەرجەم بینەرانی تەلەڤیزیۆنە ڕوودا و هەروەگە هاوڕێم کاک بڕوا ئاماژەی پێ کرد بەو زیادەوە کە فیلمەکە باز لە کۆمەڵێک مەعانات دەکا باز لە کۆمەڵێک بابەت دەکا خودی چیرۆکەکە هەروەی کە کاک بڕوا ئاماژەی پێدا لەو شۆنەوە دەست پێ دەکەیانی لە ماڵی ئەو بڵین کاراکتەرەکە کە ئاکامە کە مامەکە ڕوو دەوێت دەکات خودی چیرۆکەکان لەوێەوە دەست پێ دەکەم بەڵام ئەو چیرۆکە باکراوەندێکی هەیە ڕابردوویەکی لە پشتە هاوکات کۆمەڵێک ڕووداو دێنە پێشێکە بە زمانێکی درامی و زمانێکی کۆمێدیە ئەو ڕووداوانە باز دەکرێن چیرۆکەکە زۆر خاڵە بڵین ئێلمنتی سناریۆکە یا بابەتەکە لە زۆر خاڵ پێکاتوە کە هەرەوەشە کە ڕەنگە زۆر سرنجی ڕاکێشا بێکە باس لە کۆمەڵێک بابەتی سیاسی و کۆمەڵایەتی دەکا با کۆمەڵێک خاڵتیدا باز دەکریا نێویان دێ بەدەر لە مەسەلە گشتەکەی کە دوو کۆمەڵگای کوردی و نۆڕوێژی باز دەکا دەگەڵ ئەوەشدا باس لە پێشمەرگە دەکا باز لە شەهید دەکا باز لە گرنگی زمان دەکا باس لە کەسێکی زیندانی دەکا بەگشتی کۆمەڵێک هەموو ئەو خاڵانەیە ئەو ڕووداوانە کەوتونەتە کنیەک و پاڵیان وێکداوە و بوونەتە مامبیۆنسێکە بۆتە جێگای سرنج و هەرەوەی کە جەنابی شێت فەرمووتان یەکێک لەو فیلمانەیە یا ئەوە شانازێکە بۆ هەموو لایەکمان کە هەڵبژاردەی ئەو فێستیڤاڵە گەورەی تێکزاسە. باشە کاک هەمزە تۆ ڕۆڵی ماموێنسی دەبینی لە فیلمەکەیدا باست کرد بۆ خەڵک سەرنج ڕاکێشە لە ئەمریکاش سەرنجی خەڵکی ڕاکێشاوە
بەڵام بۆ خۆت سینناریۆکەی بۆتی سەرنجڕاکێش بۆ ڕۆڵی دیکەشت دیتووە لە فیلمی دیکەدا لە نەروێج ئەمەیانت بۆ ینی هیچ شتێکی تایبەتی هەبوو بۆ تۆ شتێکی شخصیت بیر بێنێتەوە خۆتی تێدا ببینیەوە بێگومان ینی ئەم زۆر ڕەنگە کۆمەڵە کارم کردو لە زۆرێک لە کارەکاندا خۆم دیتوتەوە بەڵام هیچیان بەقەت ئەو مامیۆنس یا ئۆنکلیانس لە من نزیک نەبووە چونچێ چۆن بڵم بەشێک لە ژیانی من بوو بەشێک لە ڕابردووم بوو باز لە جوغرافیایەک دەکا کە من لەهدەیدا لەدایک بوومە باز لە دۆخێک دەکا کە تێدا گەورە بوومە باز لە کۆمەڵێک ڕوودا و دەکا کە بۆ خۆم شاهیدی بوومە باز لە ڕەفیقەکانی دوێنێم دەکا باسی ئەوڕۆ دەکا بۆیە نزیکترین سناریۆ یا نزیکترین کار کە هەستا کار کردم لە خۆم ئەو فیلمەیە کە کاک بڕای وەهاپور هەم کاری دەرهێنانی بۆ کردووە هەم سناریۆکەی بۆ نووسیوە کاک بڕوا بۆچی کاک هەمزە پێتوا بۆ باشە بۆم دەورە دڵنیام بۆ نمونە تێکۆشەرانی ڕۆژەڵات زۆر هەن وەنیە لە نەروێجن لە ئەسکەندەنافی هەن کاک هەمزە چی جای دەکاتەوە لەوەی کە پێتوا بوو دەتوانێت دەورەکە جوان ببینێ کاکە بزەوە من پێشتر لەگەڵێک کارمان کردووە وابزانم یەکەم جار 10 ساڵەوەی پێش بوو ئەمن لە زانکۆی لە شمالی نۆڕۆژە دەرسم خوێند دەرسی فیلم جالەوێ بە کورتە فیلمێکی بانگی کاک هەمزەم کرد بۆی بێتە پێش کامرای لەوێ دەوری شخصیەتێکی کورد لەوێدا ببینێ دوای وەش پێنابێ یەک جاریا دوو جاری دیکەش پێکەوە کارمان کردووە جیا لەوەش کاک هەمزە زۆر بەتوانایە ئەگە بیانێ پێش کامەرە یەکسەر دیارەکەەوە کەسێکە کە هەر وەک خۆی ینی وەکو بۆ خۆمان دەڵێن تێدایە دەتوانێت زۆر بە جوانی دەورێک بجێڕێتەوە ئەو ڕۆڵە کە من نووسیم ئەو ئیدەیە بۆ ئەو فیلمەی ئەمن لە سەرەتای نووسینی ئەو فیلمەی هەر کاک هەمزەم لە پێشچاوی بوو جابۆیە هیچ کاستینگێکمان نەبوو بۆ ئەنی نەمان دەویست کەسێکی دیکە تاقیکەینەوە بۆ ئەو ڕۆڵێ زۆر باشە کاک بڕوای وەهاپور دەرهێنەری مای ئەنکڵ جێنس فیلمی کوردی نەروێجی هەروەها کاک هەمزە ئاگۆشی ئەکتەری سەرەکی ڕۆڵگەری سەرەکی لە فیلمەکەدا پێگومان دەبێت باسی بکەین خانم پەیمان عەزیز پوریش ڕۆڵی سەرەکی گێڕاوە لە فیلمەکەدا لەگەڵمان بوون لە نەروێج دەنگدانەوەی خەڵاتی نێودەوڵەتی کۆ دەکاتەوە کاک پەیمان ببورن پەیمان عەزیز پور کاک پەیمان هەویش بەشدار وەدا لێبوردنی لێ دەکەم ناوێکی هاوبەشە پیاوژن ناوان هەیە لە کوردیدا هیوادارم لە خەڵاتی گەورەتردا لە پرۆژەی نوێتردا جارێکی دیکە لە دیاسپۆرە بتان بینمەوە میوان بن و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم هەروە هیوای سەرکەوتن و بێ بەڵایش بۆ ئێوە دەخوازم کە لە ماڵەوە تاوکەستا لەگەڵمان بوون هەفتەی داهاتوو لە دیاسپۆرایەکی نوێدا لە خزمەتتاندا دەبین هێڵی گەرمی دیاسپۆرە لەسەر شاشەیە تێبینی بنێرن پرسیار بنێرن ڕەخنەمان لێ بگرن پەیام بنێرن پەیامی دەنگی تێکست بۆی وەڵامتان بدەینەوە بە تەلەفۆنی زۆر ڕەنگە نەتوانین یەکسەر وەڵام بدەینەوە بەڵام پەیامەکانتان وەڵام دەدەینەوە زۆر سپاسان دەکەم جارێکی دیکەش بێ بەڵام